دوانەبوون تێکەڵاوبوون و گۆڕانکاری هەوێنی نوێترین کارە کڕۆتێکسکە هونەریەکانی هونەرمەند مەریوان پیرباڵە. بینەرمان بن بۆ شرۆڤەکردنی ئەم بابەتە. دووبارە سڵاوتان لەبێت. بەرنامەکەم دەست پێ دەکەم بە میوانداری بەڕێزان مەریوان پیرباڵ خاوەنی پێشانگا، مامۆستا شکور بیلباس شێوەکار، دکتۆر عەزیز بەرزنجی خۆشنووس. زۆر بەخێر بێن. سوپاس کە ئامادە بوون لە بەرنامەکەمە. مەریوان سەرەتا ئەمەوێ پرسیارێک لە تۆ بکەم. ئەمێ بڵێم ئەم هەموو ناهاوسازیە هونەریە ڕەهەندیە بۆ ناهاوسازیەکە لەوە سەرچاوی گرتیە. من زۆر کارم کردووە، بەڵام وەکو ئەگەر تەشبیهی بکەم وەکو شاخێک سەری شاخەکەی کە لە دەرێ بیتن ئەویتر لە ژێر ئاوەکە بێ. هەر تابلۆیەک ئەلێرانە نمونەی چەند تابلۆیەکی لە دوای خۆیتی، بەڵام چەند تابلۆیەک ئەلێرانە لە ئەزمۆنی خۆم هیناومە نیشانم داوە. بە بۆچوونی من وەکو کەسێک لە بواری هونەری شێوەکاری شێکەم سەرەتا کە بەرکارەکانی کاک مەریوان کەوتم زۆر سەرنجی منی ڕاکێشە. لە هەمان کاتدا زۆر تێبینیم لەسەر دروست بوو لەسەر کارەکانی. پێم وا بێت ئەو یەکەمین کەسێکە کە بەو شێوە خۆی نمایش دەکات بە گوێرەی ئەو بینینانەی کە من هەتا ئێستا بینیومە کە کەسێک لە بواری خۆشنووسی هەوڵی ئەوەی داوە بێتە ناو بوارێکی تری تایبەت هەر بەناو هونەری شێوەکاری، بەڵام تیاڵکێشکردنی لایانی خۆشنووسی بە هونەری شێوەکاری و ئامادەکردنی لە یەک پیشانگای تایبەتدا ئەومان پێ دەڵێت کە ئەو وەکو یەکەمین نمایشی بەو شێوەیە دەوێەوە بە بینەر و بە هونەرمەندانی شێوەکار بڵێت کە توانایەکی زۆری هەیە و ویستویەتی هەموو توانایی کە هەیەی بۆ هەموو ئەو دژایەتی کە بە ژێری پرسیارەکەت پرسیار دەکەی لەسەر ئەو لایەنە ویستویەتی خۆی نمایش بکاتن بۆ نیشاندانی توانای خۆی و پیشاندانێک کە بتوانێت بە بینەر بگڵێتن من توانام هەیە، دەتوانم ئەو دوو بوارە جیاوازە تا ڕادەیەکی زۆر لێک سەرچاوە کۆی بکەمەوە کە هونەری خۆشنووسی و هونەری شێوەکاریە. ئەمەشیان بە بەرجەستەکردنی کۆمەڵێک فیگۆر وینانە ناوەوەی فیگۆری مرۆڤ و هەر بامان کات ئاژەڵیش بۆی بە بینەر برێت جارێکتر وەکو بوارێکی گشتگیر ئێستا لە دنیا مرۆڤ تەنها سنتەر نییە لە ناو هونەری شێوەکاری، بەڵکو ئاژەڵیش سنتەرێکە و کۆکردنەوەی ئەم دوو لایەنانە وا لە بینەر دەکە هەست بەو دژایەتی بکە، بەڵام لایەن خۆیەوە زیاتر ئەو بە گونجاندن هەستی پێکردووە کە گونجاوە لەگەڵ یەکتری. دکتۆر عەزیز سەرەتا زۆر سوپاس بۆ میوانداریە. ئێمە نابی لەبیر بکەین کە کاک مەریوان یعنی باگراوندێکی خۆشنووسی هەیە و لە خێزانێکی بابرین خۆشنووسی پێکاتون و ئێستا خۆشحالیەوە سەرۆکی کۆمەڵی خۆشنووسانی کوردستانیشە. ڕەخنەکی زۆر ئاراستەی خۆشنووسەکان دەکراوە، بگرە هەندێک لە هونەرمەندانی شێوەکاری بەداخەوە ئەو مافایان بە خۆیان دەدا کە هونەری خۆشنووسی لە ناو شێوەکاری دەربێنن. ئەوە بوو لە بۆ مەبەستیان چی بوو؟ ئێستا باسی دەکەین. ئەوە بوو لە ناوەڕاستی سەدەی بیستەم بە تەحدید لە ساڵی 1949 مەدیحە عومەر کە شێوەکارێکی عێراقیە دێت پیشانگایەک دەکاتەوە لە واشنگتن و لەوێن دەر تەوزیفی پیت دەکا لە ناو تابلۆ شێوەکاریەکان. دەتوانین برین ئەوە دەستپێکی ئەو ئاراستەیە کە کاک مەریوان ئیشی لەسە دەکاتن. بە دوایویش شاکر حەسەن ئال سەعید دێتن، ئەوی شەر خۆشنووسێکی عێراقیە و پاشان خۆشنووسێکی ئێرانی دێتن و پاشان خۆشنووسێکی تونسی دێتن. ئەوانە وەکو دەڵی بەردی بناغەی ئەو قوتابخانە ئەگەر دەستەواژەکە ڕاست بێ دادەنێن. ئەویشەوەیە کە تێکەڵچێشی خۆشنووسی لەگەر هونەری شێوەکاری و بەکارهێنانی پیت نەک وەکو ئامرازێکی خوێندنەوە بەڵکو ئامرازێکی مانا بەخش لە ناو تابلۆی هونەری خۆشنووسی. ئەو
شێواندنەی کە بەڕێستان باسی دەکەن و ئێمە قسەی لەسەر دەکەین ئەوەیە کە کاک مەریوان دەتوانین برین وەکو کوردێک یعنی دەستپێکێکە بۆ ئەو ئاراستەیە بڕوان ناکەم کەسێکی تر پێشوی ئەو شێوازەی بەکارهێنابی چونکە ئەمە بینیومانە شێوەکارەکان لەگەڵ ڕێزمان تەوزیفی پیتیان کردیە لەناو تابلۆکان بەڵام نەک بە باگراوندێکی ئەندازایی ئەوەی کە کاک مەریوان دەیزانی لە بنەماکانی هونەری خۆشنووسی کاک مەریوان دێتن یعنی ئەندازەی خەتەکە شتێک نادا بەڵکو پیتەکەی بەکاردێنی و پیتەکە زۆر بە جوانی دادەنیشی لە ناو تابلۆکە و بگرا مانایەکی دیکە دەدا بە هونەرەکە ئەمن بە پێچاوانەوە دەیبینم ئەوە تەنها لەبەر ئەوەیە کە شتەکە نوێ لە بۆ چاوی ئێمە پێشتر ئەوەمان نەبینیە لێ بە شێواندن دەیبینین ئەگەرنا ئەوە شتێکی زۆر سروشتیە دەتوانم برێم و شتێکی زۆر جوانە و سەرنجی ئەو کەسانەش ڕادەکێشی کە پێشتر ڕخنەکی زۆریان دەگرت لە هونەری خۆشنووسی بەوەی کە وەکو عەرەب دەرێ حوبر على الورقة ڕەش و سپی ئێستا کە ڕەنجێکی زۆر بەکاردێ لەناو تابلۆکان گرۆتێسک چەمکێکی قوڵی فرەهزری بەرپرسیارە چۆن لە نێوان هێڵ و وشە و ڕەنگدا گونجانوتە بەڵێ خۆی پێویستە سەرەتا گرۆتیسک ڕوون بکەینەوە ئەفسانەیە بەڵام ئەلێرانە ئەرچی تری وەرگرتووە دەمەوێت باسی گرۆتێسک بکەم کە دۆخێکە مرۆڤ و ئاژەڵ لە یەک جەستەدا کۆ دەبنەوە زۆربەی جار تێکەڵبوونی دژایەتیەکانە لە ناخی مرۆڤ وەک عەقڵ و غەریزە گونجاندن ئەوەیە کە من پەیامەکەم هەبووە ویستیومە لە ڕێی گرۆتێسک پەیامەکەم بگەێنم بەڵێ ئەم گونجاندنەی کە مەریوان باسی لێوە دەکات تا چەند پەسەندایەتەن تا چەند گونجاوە لە لای بەڕێستان خۆی ئەو پیشانگاکە ناونیشانی پیشانگاکەی کە دەیبینی ناونیشانێکی گەورەی هەڵبژارووە بۆ پیشانگاکەی و چەمکێکی وەکو خۆتان ئاماژەتان پێدا فرە ڕەهەندە مەسەڵەن زۆر کەس دەتوانێت بە زۆر شێوە لێکدانەوەی لە بۆ بکە ئەوەی لە بۆ من گرنگ بوو کە سەرەتای پیشانگاکە بینیم یەکەم جار بوو کە پیشانگاکە ببینم ئەوە بوو ئەو تاڕادەیەکی زۆر سەرکەوتوو بوو لە بەکارهێنانی ئەو چەمکە لە ناو ئیشەکانیدا هەرچەندە زۆر هونەرمەند و زۆر بواری هونەری تر هەنا مەسەڵەن ینی هونەرمەندی تر هەنا کە پێشتر وەک لە سەرەتای باسم کرد مەسەڵەن ئەو بیر و باوەڕێیان مەسەڵەن لە لای خەڵک و لە لای بینەر وانی نیشان داوە کە تەنها مرۆڤ سەنتەرە لە ناو بواری هونەری شێوەکاریدا بەڵام کۆمەڵێکی تر لە هونەرمەندان هاتوون ئەو چەمکەیان تێک شکاندووە و ئاژەڵیش هاتۆتە ناو تابلۆ بووە بە چەقی ئیشکردنی هونەریان و لە ژیانیشدا پێمان دەڵێ ئەو ستایلە ئەو شێوازە کە تەنها مرۆڤ گرنگ نییە لە ژیاندا بەڵکو ئاژەڵیش سنتەرێکە لەو سنتەرانەی کە گرنگە لە ناو تابلۆی هونەری و لە ناو ژیان بتواندرێت گرنگی پێ بدرێ ئەو گلەیانەی مەسەڵەن کە چەند ڕۆژە مەسەڵەن خەڵکێک ئەگەر بیکە لە بواری هونەری شێوەکاری و مەسەڵەن خۆشنووسی بۆچی دەکرێتن ئەمن ئەو گلەیانە زیاتر بە جۆرێشتر دەتوانم لێکدانەوەی لۆ بکەم ئەوەی کە بەلای منەوە گرنگە باسی بکەم ئەویش فرە شێوازی بەکارهێنانی کاک مەریوانە لە ناو پیشانگاکەیدا واتە کۆمەڵێک شێوازی جیازی هەست دەکەی نمایشی کردووە ئەو شێوازەش مەسەڵەن لەو پیشانگای دەتوانم بڵێم بە سێ ئاست بە چوار ئاست شێوازی جیاواز ئیشی کردووە مەسەڵەن لە هەندێک ئیشی تەنها هەست دەکەی شێوازێکی سیمبۆلیزمە لە هەندێک ئیشی هەڵستاوە بە تعبیری تەجریدی بەکارهێناوە ئەم باسی هونەری شێوەکاری دەکەم بۆ نمونە ئیتر ئەمە ڕەنگە تۆزێک جیاوازی دروست کرد مەسەڵەن لە نێوان تابلۆیەک لەگەڵ چەند تابلۆیەکی تری و سەرتاش خۆشم ئەو تێبینیم باس کرد لەگەڵ خۆی کە ئەو دەتوانێت مەسەڵەن لەمە دووە هەر یەک لەو ستالیانێک کە هەیەی هیچیان لە هیچیان برێن نەک باشترە نە خراپترە بەڵکو هەمووی بە ئاسێکی زۆر باز نمایشی کردووە بەڵام خۆشترە مەسەڵەن بۆ نمونە کەسێک کە دێتە ناو پیشانگاکە سەرەتا شێوازێکی وەکو بڵێ هاو ئاهەنگیەک هەبیتن لە پیشانگە لە یەکەمین تابلۆی کە دەیبینی لەگەڵ ئاخر تابلۆی کە دەچێتە دەرەوە تەماشای دەکاتن بەڵام ئەوەی کاک مەریوانی
کۆمەڵێک شێوازی زیادزیای پیشاندا بوو ئەمەشیان هەروەکو ئەزمونێک دەتوانین بیبینین قۆناغێکە لە ئەزمموی شێوەکاری من بزبوت اینجا ئەو قۆناغانەی خۆی هەڵساوە لە یەک پیشانگا نمایشی کردووە بەڵام لەو پیشانگاکانی داهاتوو سەرکەوتوتر دەبێ ئەگەر بێت و مثلەن لەسەر شێوازێک مثلەن پیشانگایەک بخاتەوە لەسەر شێوازێک لەو شێوازانی کە خۆی حەزەکات بە بابەتێکی تایبەتی و کۆمەڵێک ئیشی لەسەر بکاتن بۆ پیشانگایشتر شێوازیشتر بەکاربێنێت چکە تۆ وەکو هونەرمەندێک کە ئیش دەکەیت مەرز نییە تۆ هەموو کاتێک و هەموو پیشانگایەک و هەموو چالاکیەکانت لێک ئاست کۆ بکەیتەوە ئیتر حەز نەکەی ینی حەز نەکەی یاخود نەوێریت بگۆڕیت بەڵکو گۆڕین یەکێکە لەو شتانەی کە بۆ هونەرمەندی شێوەکار سەرکەوتنێکە نەک خۆی دووبارە بکاتەوە بەردەوام هەموو پیشانگاکان هەموو چالاکیەکان وەکو یەکتر بێت. دکتۆر هیچ بۆ چۆنی کت هەیە لەسەر قسەکانی مامۆستا لەسەر مەفهومی گروتێکست طبعا ئەوە دەگەڕێتەوە لە بۆ سەدەی 15 کاتێک لە ڕۆمە لە ئیتالیا لە ئەشکەوتێک چەند کارێکی هونەری دەدۆزنەوە یعنی جێگای سەرنج بوو بەڵام ئەوەی کە لێرە غائیبە وەکو دەری دیار نییە ئیلمنتی ڕووەکە چکەوەی من کە لەسەری خوێندومەوە گروتێکست تێکەڵەیەکە لە مرۆڤ و ئاژەڵ و ڕووەک ڕەنگە نازانم کاکمەریوان برێن عەمدەن ڕووەکی دانەنایە لە تابلۆکانیان هەندێک ئاماژە تێدابی لە تابلۆکان بەڵام ئەساسەکە بەو شێوازەی هاتیە بەڵام مەفهومی سەرەکی گروتێکست ئەوەیە کە شێواندنێکە لە نێوان ترس و خۆشی با بڵێن لە نێوان خۆشەویستی و ڕق لە نێوان شتە دژبەیەکەکان بەڵام لە عینی کات تۆ سەیری شتێکی ناشیرن دەکەی هەستێکی ناخۆش دەداتێ بەڵام کە سەیری ئەو تابلۆیان دەکە ئەگەرچی مەسەلەن شێوەکان تۆزەک ناشیرن دەردەکەون لە بۆ بینەر بەڵام لە عینی کات هەستێکی خۆش دەدات وەکو هەست بۆیە یعنی ئەو قوتابخانە فەلسەفیە طبعا ئەوە تەنها لە هونەری شێوەکاری و خۆشنووسی نییە پەل دەچێشی لە بۆ ئەدەب و شتەکانی دیکەش بابرین بابەتەکانی دیکەی هونەر لێ دەستبردن لە بۆەوەی وەکو مامۆستاش باسی کرد یعنی کارێکی ئاسان نییە و پێویستە بە ئاراستەی جیاواز ئیش بکە ئەو کەسە ئەگەرنا ئەو شێواندنەی کە لە سەرەتادا باست کرد ئەوەی دەداتە بینەر ینی بینەر دێ نازانی فۆکەس لەسەر کام لایەن بکاتن چکە کاک مەریوان هەموو لایەنەکانی پێکەوە لە بۆمان عرض کردیە بەرهەمی زیاتر لە 10 ساڵی هەمووی لێرە عرض کردیە لێ ڕاستی ئەمن زۆر جار لە پێشتریش مقابلەمان کرد لە تەلەڤیزیۆنەکانی دیکە ئەو قسەم کرد گوتم زۆر جار وێ ئەمە ڕەنگە هەندێک شت دەرین لەسەر تابلۆکان بەڵام وەکو دەری ئەلمانە فی قەلب الشاعر ڕەنگە کاک مەریوان بەخۆی بتوانی باشتر ئامانجەکەمان پێ بڵێت. بەڵێ سپاس بە گشتی لە نێو کەشی کارەکاندا جۆرێک لە هارمۆنی دژبەیەک دەبینرێت ئەمە بە چ مەبەستێک بووە؟ ڕاستە خۆی سەرەتا هەروەکو خۆشی ئاماژێ پێدا مەسەڵەن ڕەنگە بە ئەم قەست ئەوەی کردبێت لە ئیشەکانیدا بۆی خۆی لە چەمکەکە نزیک بکاتەوە بەو شێوەیە کە ئامانزیەتی بەڵام بینەر لەوانەیە ئازاد بێت لەوەی کە چۆن دەتوانێت هەڵسێ بە لێکدانەوەی ئەو هارمۆنیە دژبەیەکەی کە کاک مەریوان ئەنجامیدا و لەسەر هەر تابلۆیەکی هونەریدا چکەمە یەک کێشەی تر گەورەترمان هەیە لەوەی کە لەم وڵاتە مەسەڵەن بۆ نمونە کێشەی بینەرمان هەیە لە بۆ پیشانگە کە زۆر لە بینەران کە دێنە پیشانگە حەز دەکەن مەسەڵەن ئەو هونەرمەندە کە تابلۆیەکی دروست کردووە پیشانگایەکی کردوێتەوە حەزیان لێ گوێیان لە چیرۆک بێت مەسەڵەن ئیشی هونەرمەند ئەوە نییە بێت خۆی نمایش بکاتەوە بە شێوەیەکی شان و گەریانە یان چیرۆک بژێڕێتەوە بۆ هونەرمەندەکان ئەوەی ئەو دەیەوێ مەسەڵەن هونەرمەندەکە لە ڕێگای ئەو پەیامەی کە پێوێتی خۆشنووسیە یان شێوەکاریە یان هونەری پێرفۆرمانسە یان ڤیدیۆ ئارتە هەر بوارێشتی هونەری شێوەکاریبی ئیشی ئەو ئەمەیە کە نمایشی بکاتن ئیتر لێکدانەوەکان دەبێت بینەر بخۆی ئازاد بێت ئەو فەزایە بۆ بینەر دروست بکرێ کە لێکدانەوەی جیازیا بۆ پیشانگاکە بۆ کارە هونەریەکە بکاتن بەڵام ئەوەی زۆر کێشەیە لە لای زۆربەی شێوەکارانیش کە من بە هەڵەیەکی دەزانم کە خۆی جارێکتر چیرۆکەکان نمایش بکاتەوە بگێڕێتەوە بۆ بینەر کە ئەمە وا دەکات کە بینەر
تۆزێک ئاستی بینیرەکەی کورد بکاتەوە لەسەر ئەو قسانەی کە شێوەکارەکە دەیکا بەڵام خۆی کاری هوەری تۆ وەکو هونەرمەندی شێوەکار کە وێنە دەکەیت کە نمایشێک دەکەیت بۆ ئەوەیە کۆمەڵک پرسیار لای بینەر دروستکەی ئەو پرسیارانە هەر کەسە و ئازادە لەوەی کە چۆن وەڵامی دەداتەوە تۆ نمایشت کردووە ئەوەی تر دەبینێتەوە سەر ئەوەی بینەر لێکدانەوەی جیازیایی بۆ بکە و ئەوە دەبێتە دەوڵەمەندیەشی بۆ پیشانگە و بۆ کاری هوەریش. گیرهارد ڕێشتا یەک لە ئایکۆنە گەورەکانی هوەرە لە شوێنێک لێ دەپرسن ئەم تابلۆیەت مانای چییە؟ دڵێ خۆشم نازانم مانای چییە. ئەگەر بمزانی بایە لە بری وێنە کێشان من چیرۆکم دەنووسی. بۆیە زۆربەی جار هونەرمەند هونەرکار مەرز نییە بزەبت بزانێتن چی دەکاتن هەموو شتەکان بزانێ. دەکەوێتە سەر وەرگر ژمارەی وەرگران چەندن دەکرێت ئەوەندە لێکدانەوەی جیاواز بۆ کارە هوەریەکە بکرێ. تاو هاوڕامە لەگەر بە ڕێزان طبعاً یەک لە ئامانجەکانی بابرین مەفهومی گروپ تێکست ئەوەیە ئاستی بینەر بەرز کاتەوە لە بۆ ئاستی تێرامان نەک ئاستی ئەوەی کە داوا بکە لە هونەرمەندەکە بێت تەفسیراتی بداتێ. لۆیە هەر حرەکەک دەکرێت ناو ئەو تابلۆیە هەر ڕەنگێک دادەندرێ بەسدانرایە. پێویست دەکا بابرین بینەر ئاستێکی باشی هەبی ینی بەلای کەمی لەو مەفهومەی تێبگا ئینجا دەتوانی چێش لە تابلۆکانی کاکمەریوان وەگری ئەگەرنا بەڕاستی وەکو تێکەڵەیەک دێتە بەرچاوی وەکو شێواندنێک دێتە بەرچاوی کە وا هەز دەکاتن هیچ لە شتەکان تێناگا. من ئەو شتانم جێرێ بوو لەوەی کە لە ڕۆژی یەکەمی پیشانگاکە لەو خەڵکانەی کە هاتبوون بە تایبەتی ئەوانەی کە عمقەکی فلسفی و ئەدەبی و هوەریان نییە زۆر بە زەحمەتی ینی لە شتەکان تێدەگەیشت هەر ئەوەندە دەتوانی برێ جوانە یان ناشیرنە ینی زیاتر ناتوانانی لە شتەکان بنەوە لە تابلۆیە یان تێگەیشتێکیان هەبێت تێرامان زۆر گرینگە ینی ئەمە دائیمەن ینی خۆشنووسی بەکاردەین بۆ خوێندنەوە ینی لەو حەق دەنووسین شتێک دەنووسین وەکو خوێندنەوە کەسێک دێ دەیخوێنتەوە شعرێکە یان پندێکە یان ئاەتێکە تامی لێ وەردەگری وەکو جوان نووسرایە بەڵام ئەوەی لێرە دەیبینین زیاتر لە بۆ تێرامانە لە بۆ بیرکردنەوەیە لە بۆ ئەوەیە کە بزانی ئامان چی لە دانانی ئەو ڕەنگە ئۆپیتانە لە ناو تابلۆکاندا. مامۆسا ئەم هەموو تێگەیشتن و یاخود ئەمەیە بڵێم ئەم هەموو تێکشکان و تێکەڵکردنەی فۆرم و هزر و تێکشکانەی ناخ تا چەند پەسەندە لە ڕووی تێگەیشتنی وەرگرەوە. بەڵێ خۆی هەر چەند مەسەن سەرەتای ئاماژەمان پێدا پێشەوەی و پرسیارە بکەیت گرنگ ئەوەیە مەسەڵەن قسەی لەسەر بکرێت بزەبت گرنگ ئەوەیە مەسەڵەن بینەر وا ڕابێت لەسەر بینینی پیشانگاکان کە دێتە ناو هۆڵێکی پیشانگا ڕوویایەکی جیاوازی هەبێت مەسەڵەن بۆ بینینی پیشانگاکان بۆ بینینی ئەو چەمکەی هونەرمەند ئیشی لەسەر کردووە. ئەگەر هونەرمەند توانی ئەو پرسیارە چکە خۆی بەگشتی مەسەڵەن بینەر لە هەر بوارێک بێتن اینجا شانۆ بێ سینەما بێ یان شێوەکاری بێ کە دێ بەرهەمێکی هونەری دەبینێ حەز دەکات خۆی لە ناو ببینێتەوە هەر کاتێک خۆی لە ناو دیتەوە زیاتر هەز دەکات چێژی لێ ببینێتن کە خۆت لە ناو نەبینیەوە کە هونەرمەندی توانی ئەو هەستە لای بینەر دروستکە ببێت بەشێک لە تابلۆ ببێت بەشێک لە بەرهەمە هونەریەکە ناتوانێت چێژی لێ ببینێ. بۆیە ئێمە دەبینین زۆربەی زار ڕوبڕووی ئەو گرفتانە دەبینەوە کە بینەرێک دێت بۆ پیشانگایەکەت یەکسەر دەڵێ باسیس دەکەی مەسەڵەن بۆ من ئێدی من بۆچی وێنەکەم کردووە بۆچی نمایشەکەم کردووە کە تۆ تااقەتی ئەوەت نەبێت تۆ سەرنجی ئەوەت نەبێ ینی خوڵقی ئەوەت نەبێ تۆزێک گورد بیەوە لۆی خوێندنەوەیکی جیاوازت هەبێ لە بۆ ئەو بەرهەمەی کە من نمایشم کردووە. تێکشکاندنی ئەو هەموو فۆرم و ئەو هەموو بەڵێ سیمبۆڵی کە لە ناو تابلۆیەکی زۆرزار بۆ بینەر تووشی ئیشکالیەتێکی دەکاتن تووشی ئەوەی دەکات کە نەتوانێت مەسەڵەن لەکوێوە دەست پێ بکە تابلۆیەک ببینێت مەسەڵەن بۆی بەگشتی اینجا بچێتە سەر تابلۆیەکە. ئێمە لە هەموو قۆناغەکانی هونەری شێوەکاری هەموو شێوازەکان بۆ نمونە سنتەرمان هەیە لە ناو تابلۆیەکدا بۆ نمونە ئەگەر بە تحدید باسی تابلۆ بکەم تۆ بینەر دەبێ وا لێ بکەیت سەرەتا لە خاڵێکەوە دەست پێ بکات بۆ بینینی تابلۆکەت اینجا
خاڵەکانی گەورە بکات و گەورە بکاتەوە. تابلۆکان گەورە ئەگەر بکات بێت و لە نەرمەند وێنای خۆیان. بالضبط ئەگەر بێت و نەرمەندەکە ناتوانێت ئەو خاڵە دەستنیشان بکە کە زۆر گرینگە لە ناو تابلوێکە تووشی ئەو سەر لێ شێواوی دەبی و سەرنجی پەر دەبی لە تابلۆ ناتوانێت ئەو بینینە بکە کە هونەرمەندەکە مەبەستیتی نیمایشی بکە. ئەمەش جارێکتر دەتوانانی بیگەڕێنەوە بۆ ئەزمون، ینی زۆربەی حاڵەتەکان زۆربەی کاتەکان کە هونەرمەند چەندی ئەزمون بکە چەندی هەوڵداتن کە تاقیکردنەوە بکاتن. ینی من زۆر زار لەگەڵ زۆر برادر شێوەکارەکان باسی ئەوە دەکەم کە هونەرمەند گرینگە وەکو کارگەیەک تەماشای خۆی نەکات تۆ بەس بەرهەم بێنیت، تۆ ستۆدیۆکەت ئەتێلیەکەت وا بەکاربێنیت وا ئیشی تێدا بکەیت کە تۆ لە تاقیگەیەکی لەو تاقیگەیە ئایا چ دەردێچێت. لەوانەیە زۆر زار تاقیکردنەوە کات خراپ بێت، ینی پێویست ناکە تۆ بۆ پیرۆزیەی تەماشای بەرهەم هونەرەکانی خۆت بکەیت کە هەرچیت کرد و نمایشی بکەیت، هەرچیت کرد و بیکەیە پیشانگە، هەرچی کرد و لە پێیجی خۆت بڵاوی بکەیتەوە، بەڵکو دەبێت ئامادەیەوە تێدا بێتەوە وەکو هونەرمەندێک کە تابلۆکەی خۆت بەرهەمەکەی خۆت تێک بشکێنیت، فڕی دێت، نمایشی نەکەیت، بۆ شتێکی باشتر نمایش بکەیت. دکتۆر عەزیز، بینەر چۆن لە تابلۆکانی مەریوانیان ئەڕوانی چۆن تێگەیشتن لە تابلۆکانی؟ بڵێ دەتوانین دابەشی بکەین بینەرەکان، ینی بەشەچیان لە خۆشنووسان چونکە وەکو باسمان کرد لێرە هونەری خۆشنووسی ینی ئلیمنتەکی سەرەکیە لە ناو ئەو پیشانگە چەند شێوەکاریە ئەوەنەش خۆشنووسیە بالضبط و بەشێکیش لە هونەرمەندانی شێوەکاری بوون و بەشێکیش لە خەڵکێکی بابرین ئەوەی کە بابرین حەزی لە هونەرە دێتن. اینجا لە منزۆری ئەوانە ینی هەر یەک لەوانە بگری ینی دیدگای جیاوازیە، بەڵام پێم خۆش بوو ئاماژە بە وتەیەکی پابلۆ پیکاسۆ بکەم کە دەرێتن من چەند لە هونەری شێوەکاری پێش دەکەم سیر دەکەم هونەری خۆشنووسی هەر لە پێش منە. یعنی ئەوە چۆن دەڵی دان پێدانانێکی زۆر گەورەیە کە هونەری خۆشنووسیش هونەرێکی زۆر مەزنە و گەورەیە، بە تایبەتی گەربێت و تۆ لەسەر ئیش لەسەر ئەندازەی هونەری خۆشنووسی بکەیت. اینجا بگەڕینەوە سەر پرسیارەکەی بەڕێستان، ینی ئەو کەسانەی کە دێن ینی هەندێکیان وەکو ینی ئەزمونێکی نوێ سەیری ئەو کارانە دەکەن، وەکو باسمان کرد بەشێکیان ئیستیعابی ناکاتن، ینی پێی سەیرە، ینی وەکو دەڵێ پیت چ دەکا لە ناو کارێکی شێوەکاری یان شێوەکاری ئەو پرسیارەی دەکا پیت بۆ بەکارهات، ینی نەدەکرا ڕەنگەکان و ئلیمنتەکانی دیکە کاری تەوزیفی پیتەکان بکەن یان بە پێچاوانەوە. بۆیە لێرە پێویست دەکا ینی ئەوانەی کە دێن وەکو باسمان کرد باگراوندێکیان هەبێت لەسەر ئەو هونەرە لەسەر ئەو تێکەڵ چێشکردنە، بە تایبەتیش کێشەکە لە هونەری خۆشنووسیەکەیە. ئەمە باسمان کرد لە گەر کاک مەریوان پێشتر، ینی بەداخەوە خۆشنووسەکان لەلایەنی شێوەکاری زۆر ئەزمونیان نییە سەراحەتەن، ینی ئەوەی کە ئەوانی سەرقال کردی ئەوەیە سەرقال بوون بە پیتەکە چۆن بە جوانترین شێواز دەربینن بە ئەندازەی خۆی، چکە ئەو پیتە ئەندازەیە هەیە، یعنی ئەوەندا بێ خۆشنووسان شێوەکاریش بن. بەتەکید ینی لۆی ئەو پرسیارە دائیم دەکرێت دەرێ هەموو شێوەکارێک ڕەنگە بتوانی کارێکی خۆشنووسی بکاتن، چکە لەنگ ڕەنگە وێنەی پیتەکان دەکا، بەڵام خۆشنووسێک ناتوانانی ببێتە شێوەکار. ئەوەی کاک مەریوانی جیا کردیتەوە ئەوەیە کە نەک لە ئاستی خۆشنووسیەکەی لە ئاستی شێوەکاریەکەش ئاستێکی بەرزیە، ینی مامۆستا شکر زیاتر دەتوانی ئەو ڕێیەمان بداتێ، بەڵام وەکو ئەوەی کە ئێمە دەیبینین و کارەکانی پێشترمان دیتی ئەو هونەرمەندانەی کە لە سەرەتای باسم کرد، دەتوانین برین ئەوە قۆناغەکی دیکەیە لە قۆناغەکی زۆر پێشکەوتووە لەو تێکەڵ چێشکردنی هونەری خۆشنووسی و شێوەکاری، و دڵنیام ئەگەر کاک مەریوان بەردەوام بی لەسەر ئەو شێوازە یەک خەڵکانی دیکە دێ لە خۆشنووسان و شێوەکاران چاوی لێ دەکەن، دووش خۆی بەرەو قۆناغی قوتابخانەیەکی سەر بەخۆ دەچیتن، چونکە ئەمە دەزانین ینی دوادەینە سەر و دڵنیامە ینی هەندێک ئیلیمنتێ تایبەتە بە کورد وەکو ئەوی بەڕەکان و مافورەکان، ینی هەوڵیدایە کاک مەریوان مۆرکێکی کوردانە بداتە ئەو هونەرە، هەرچەندە ئەو هونەرێکی جیهانی عالەمیە، بەڵام ویستیتی ینی
بیکوردێنیتن وەکو دەڵێتن. هونەرمەند حەمید جەمالی شێوەکار دەربارەی کارەکانی مەریوان پیرباڵ گفتوگویەکمان کرد پێشتر پێکەوانێ پێمان خۆش بوو لە بەرنامەکەشمانە بەشدار بێت ئێستا گوێ لە بۆچوونەکانی بەڕێزیان نەگرین و دواتر ئەگەڕێنەوە نێو بەرنامەکەمان فەرمونون. بەنسبەتە من وەکو سەدمەک بوو لەبەرەوەی پێشتر چن ئەو کارانەم نەدیتە بوو خۆی بەڕاستی هەرچەندە با بڵێن زۆر ئەوەک هەیە لەسەر خەت ئیشی کردیە وەکو کیثارینگ و ئای ئارپینکەیە زۆرن لەوانە بەڵام هەر کەس بە شکلک ئیشی کردیە حتا با بڵێن ئەو ژنە عراقیە بوو کەەوە ئەویش ئیشی بەس ئەو پیت و ئەوانەی دادەنا بەڵام ئەوەی کاک مەریوان بەڕاستی یعنی جێگای سەرسوورمانە بە نسبەتە من لەبەرەوەی وەکو ئەوەی گەمانێک دەکا ئەو گەمانە بەڕاستی زۆر زەحمەتە زۆر مادیبوونی پێدەوێتن هەتا گەیشتیتە ئەو مەرحەلەیە لە ڕووی زمانەوە زمانی هونەری کاک مەریوان بەڕاستی زۆر زۆر مادیبوونی پێوە دیارە وەکو ئەوی بڵێم چۆن گەمانێک دەکاتن گەمانێک کەوە زۆر بە تەجریدیە یعنی تەجریدیەکی تەماشا دەکەی با بڵێن ئەو سوورەتی خەت و خۆشنووسیەکەی و بەکارهینایە بەڕاستی یعنی حتا ئێستا کەس بەو شکلەی ئیشی نەکردووە بە تایبەتیش ئەو تابلۆیە یعنی نییە زۆر زۆر من پێی معجب بووم هیوادارم بەردەوام بی. سپاس بۆ شێوەکار حەمید جەمال دووبارە ئەگەڕێمەوە نێو بەرنامەکەم دکتۆر خۆشنووسی و گرۆتێسک چی کۆیان نەکاتەوە پێکەوە؟ بەڵێ یعنی سەرەتا ئەوەی کە باسمان کرد لە بابرین سەرەتای بەرنامەکەش ئەوە بوو کە ئەو تێکەڵ چێشکردنە خۆشنووسی دەباتە قۆناغێکی دیکە قۆناغێکی جیهانی یعنی خۆشنووسی وەکو هونەرێکی کلاسیکی ناسرایە یان بابرین هونێرێکی ڕۆژ هەڵاتی ناسرای دەتوانین برین بە دانانی و تێکەڵ چێشکردنی لەگەر هونەری شێوەکاری دەچێتە قۆناغێکی جیهانی یعنی ئەوە یەک لە ئامانجەکانە پێم وایە کاک مەریوانی شویستیتی ئەو پەیامە بگەینیتن خاڵی دووەم ئەوەیە یعنی چی دیکە پیت تەوزیف ناکرێ بۆ وەکو ئەلیمێنتی خوێندنەوە یعنی پیت لێرە بەکار نایە وەکو خوێندنەوە یعنی ئەو پیتانی کە تۆ دەیبینی لە تابلۆکان هیچیان تەوزیف نەکرایە بۆ خوێندنەوە هەمووی بە مەبەستی سیمبۆل دانرایە بە مەبەستی وەکو دەرەی بەشێکن لە هونەری تەجرید و چی دیکە دەنگ نابیستی لە پیت چونکە ئەمە کاتێک پیت دەبینین دەنگێکمان جێ لێ دەبیتن ئەو پیتی ئەلفە دالە باە لێرە پیت وەکو هارمۆنیایەک دەبتە بەشێک لەو هونەرەی کە هونەری شێوەکاریە یعنی دەنگ نایە بەڵکو هەستێک دەدات بە بینەر یعنی ئەوەی کە لێرەش دەیبینین هەر بەو شێوازەیە یعنی با بڵێن پیت بوویتە بەرگێک بە مرۆڤەکە و پیت بوویتە شاخێک و پیت بوویتە باگراوندێک بۆ باڵندەکان بۆ شتەکانی دیکە لۆیێ ئەو تێکەڵ چێشکردنە بەڕاستی کارێکی زۆر گرینگە بەڕێی من و کارێکە دەبی زیاتر کاری لەسەر بکرێ بەس بە یەک مەرج ئەویش ئەوەیە پیت نابی بشێوێندرێت چونکە ئێمە وەکو خۆشنووس وەکو باسمان کرد ئێمە چەند یاسا و ڕێسایەکمان هەیە بۆ هونەری خۆشنووسی ببورە دکتۆر مەریوان لە تابلۆکانیا پیتی شێواندووە لە هەندێک حالەت بەڵێ لە هەندێک حالەت ناچارە ئەوەش دووبارە دەگەڕێتەوە سەر گروتێکست کە گروتێکست خۆی ئەوەیە یعنی تۆ لە تابلۆیەک دەبینی پیتێک بابرین بە جوانی نووسرایە بەڵام لە هەمان کات لە تەنیشتێک پیتێک شێواندرایە سەری پیتەکە پەڕێنرایە ئەوەش دووبارە دەگەڕێتەوە بۆ ئەو پەیامەی کە گروتێکست دەوێ بیگەینیتن بەڵام وەکو خۆش نووسەکان بابرین پیت لەلایەن شتێکی مقەدەسە پیرۆزە حەز ناکەن بە شێواندنی پیتەکان بەڵام ناچارە ینی ئەوە لەو بابرین قوتابخانەی
ناچار بەڵام دەکرێت کاک مەریوان لەو ڕێچکە دەربێتن پیتەکە بەکار بێ بەڵام پیت نەشێوێندرێتن بەڵکو لە ڕێگەی دیکەوە بتانی پەیامەکەی بگەینیتن. وەکو ئوستاز باسی کرد مەسەڵەن دیارە لە بواری خۆشنووسیدا کۆمەڵک ڕێسا و یاسای تایبەت بە خۆیان هەیە کە نابێت لەو ڕێسایانە دەرچێت بەڵام ئەوەی لە هونەری شێوەکاری خاستن هونەری شێوەکاری هاوچەرخەیە ئازادی تەواو بە هونەرمەند دراوە و هیچ ڕێسا و یاسایەک نییە و دەتوانم بڵێم زۆر کات هەروشەی دەبێت نابێت بەکاربهێنین لە ناو هونەری شێوەکاریدا. هونەری هاوچەرخ ئەو ئازادیەی بە شێوەکارەکاندا کە بتوانن زیاتر لە بوارێکی هونەری تاقی بکەنەوە و بیهێنە ناو هونەری شێوەکاری بۆ نمونە کە ڤیدیۆ ئارت تەماشا دەکەن ئێمە کە بواری مەسەڵەن لە سینەما زیاتر نزیکە لە بواری فیلمسازی نزیکە کەچی ئێستا بەشێکی گرنگە لە نەک ئێستا زۆر کاتێک ماوەی زۆر بەر لە ئێستا بوویتە بەشێکی گرنگ لە هونەری شێوەکاری یان هونەرن پێرفۆرمانس کە خەڵکێک وای دەبینێت بەسەن زیاتر لە شانە و نزیکە بەڵام بوویتە بەشێک لە هونەری شێوەکاری و لایەنێکی گرنگە و بەردەوام ممارەسە دەکرێتن و خەڵک نمایشەکانی خۆی پێدەکرێتن. بۆیە مادام کاک مەریوان ئەو لانەی هەڵبژاردووە وەکو بە پێچەوانەی زۆربەی خۆشنووسەکانی تر وستویەتی مەسەڵەن هەنگاوێشتی بەرزتر باوێتن و بێتە ناو هونەری شێوەکاری بۆی زۆر ئاساییە ئەو پیتانە بە شێوازێک دەیەوێت لە ناو تابلۆ لەسەر بەرد لان بە شێوەی ڤیدیۆ جارشکە تەوزیفی بکاتەوە جارشکە نمایشی بکاتەوە لۆ بەدەستێنانی مانایەکی بەرهەمدار و چەمکێکی تایبەت بەخۆی کە دەیەوێت نمایشی بکات. بەرد و نەخشی مافور و هێما کولتوریەکان پێکاتەیەکی بنەڕەتی بوون لە کارەکانتە. بۆ مافور وەک کەرەستەیەکی کەلتوری لێرەدا دەبێ بە جەستەی کار. مافور لێرەدا وەک هێمای بیرەوەری ماڵ خاک دەگەیانیتن بۆ من. بەڵام بینەوە سەر ئەو بابەتەی کە باسی خۆشنووسی من خۆشنووسی وەکو هێڵ دەبینم هێڵ گرینگە دەتوانین بڵێن دوو چەمک کە یەکێکیان هارمۆنیە ئەوی تر ڕەنگە ینی لە دنیای واقع تۆ یان ناوچەی ڕەنگ دەبینی یان هێڵ دەبینی. بۆیە هێڵ لای من گرنگ بووە ئیشم لەسەر هێڵ کردووە مرز نییە بەو شێوە خۆشنووسی کە خۆشنووسیە نەریتی کە جاران بەکار هاتووە من هەوڵی ترم داوە بە شێوەیە کە پەیامێکی هونەری بگەێنیتن نەوەک پەیامێکی زمانەوانی واتە لە ڕێی بینینەوە خراوەتە نێو کۆنتێکستی هونەرەوە. هونەرمەند حەمە هاشم بۆ ئەم پێشانگایی مەریوان نووسیوێتی کارەکان گەشتێکی قوڵن لە نێو فۆرمە ئەبستراکتەکان و سحری پیتە ململانێ و ئاشتەواییەکی دەگمەنە لە نێو فۆرمی ئەبستراکت و کالیگرافی. ئایا ئەم سحرە دەبینن ئێوە؟ بەش بە حاڵی خۆ من کە هاتمە ناو پیشانگاکەی من هەستم بۆ کرد کە هەوڵدانێکی زۆر جدی لە کاک مەریوان دەبیندرێ بۆی بتوانێت ئەو سەحرە نمایش بکات و پێمانی بڵێ کە دەتواندرێت مەسەڵەن ئەو بوارە تایبەتی خۆی کە خۆشنووسیە تەنها وەکو بەکارهێنانەوەی چەند ئاەتێکی قورئانی یاخود کۆمەڵێک هۆنراوە و شعری کلاسیک تەنها ئەوە نییە بەڵکو پێویستە و دەیەوێتن ئەو سحرە لەگەڵ هونەری شێوەکاری تێکەڵاو بکە و فۆرمێکی شێوەکاری خۆشنووسی جارشی دیکە بەرهەم بهێنرێتەوە. من لەو ڕۆوە سەرکەوتنێکی باش دەتوانم پێ بڵێم بەدەستی هێناوە لەو پیشانگایدا و دڵنیاشم لە داهاتوودا زۆر باشتریش دەبێتن و زیاتر دەتوانێت فۆکس بکاتە سەر ئەو پیت و ئەو فۆرمانەی کە زیاتر بەرەو پێشەوەی دەبن. بەتەکیت ینی ئەوەی کە بابرین لە هێزر و ناخی بابرین بینەر بوو بەگشتی و بە تایبەتی هونەرمەندانیش ئەوە بوو ینی کە هونەری شێوەکاریان بەو شێوازەی نەبینی بوو تێکەڵ کێشێک لە نێوان خۆشنووسی و شێوەکاری بەو ئەندازە جوانی بۆیە زۆر ئاساییە وەکو سحرێک ببینن چونکە سحر عادەتەن ئەوەیە کەسێک شتێک دەکا دەبتە مای سەرنجڕاکێشانی
خەڵکانی دیکە فعلەن ئەوش لێرە بەرجەستەیە ینی هەموو کارەکانی کاک مەریوان دەتوانم برێم ئەو سحرەی تێدایە ئەو سحرەش لەوە سەرچاوە دەگرێت کە دوو هوەری جیاواز هوەرێکی وەکو دەرێنەرێتی و کلاسیک لەگەر هوەرێکی مۆدرن هوەرێکی 100% تەقەیوتکرا وەکو مامۆستا شکور باسی کرد لەگە هوەرێکی 100% ئازاد زۆر زەحمەتە بتوانی ئەتوو لە کارێکی هوەری ئەو دوانە پێکەوە کۆ بکەیەوە و لە هەمان کاتیش کارەکە چێژ بەخش بیتن و هەردوو لاش قەنەعەتیان بە کارەکەی هەبی چوەکو خۆشنووس و چوەکو شێوەکار ئێمە بەرهەمەکان ینی بە جوانی دێتە بەرچاومان چ جایی بۆ کەسێکی بابرێن ئاسایی کە لە ئەلیمنتەکانی هوەر نازانی بەڵێ بە تاکید مەریوان تۆ بۆ قسەکانی هونەرمەند حەمە هاشم چیت هەیە؟ سەرەتا دەمەوێت ئەوە بڵێم هایدگەر وتەزایەکی هەیە کە دەڵێ زمان ماڵی بوونە واتە لە ڕێگای زمانەوە تۆ دەتوانێ بەبوونی خۆت بگەی کەلەگرافی زۆرێکە لە زمان بەڵام بە شێوازی وێنە لای من گرنگ بووە هێڵ گرینگە ویستیتم لە ڕێگای هێڵەوە پەیامەکانی خۆم بگەێنم بەڵێ جگە لە هێڵ ئەی بەرد ئەی مافور ئەی ئەو ماتریالانی تر کە بەکارهێناوە بەڵێ ماتریالی بەرد وەک مادەیەکی کە سنجین بەوی قار بێدەنگ بەکارم هێناوەتەوە وەکو میدیایەکی دەربڕین خواست سوودم لێبینیوە ئەی نەخشی مافور نەخشی مافور باسمان کرد بۆ من بیرەوەریە خاکە بەڵێ کەرەستەیەکی کەلتوریە هۆکارەکە بۆ گەیاندنی مەبەستەکان مامۆسا ئەگەر سەرنجێکە هەبێ لەسەر کۆی گشتی پێشانگاکە و تابلۆکان چی ئەڵێیت بە مەریوان؟ من هەز دەکەم کاک مەریوان لە پیشانگای داهاتوودا ئەو چالاکیانەی ئەو بەرهەمانەی کە ئێستا نمایش کردوینە بە کۆمەڵێک ستایلی جیازیە هەرچەندە هەوڵی داوە خۆی نزیکاتێک لە نێوان تابلۆکانی دروست بکاتن بەڵام بینەر وەو کەسانی لە بواری هونەری شێوەکاری مەسەڵەن ئیشەکەن زیاتر هەست بەو جیاوازیانە دەکەن لەو ستایلەی ئیتر ئەوەی گرنگە بۆ کاک مەریوان دەستپێکێکی باشی کرد و توانی کۆمەڵێک ئەرگۆمنت دروستکە لە نێوان خۆشنووس و شێوەکارەکان پێویستە بۆ چالاکیەکانی داهاتووی مەسەڵەن پرۆژەیەکی هەبێت لەو پرۆژەیەدا بە ستایلێک لەو ستایلانێک کە بۆ خۆی پێی وایە دەتوانێت شتێکی باشترمان لەوەی ئێستا نمایش بکاتن و پیشان بداتن دەتوانێت ئەو هاو ئاهەنگیە دروست بکە ئەو هەموو دژبەیەکە لە ناو تابلۆکانی نەبێت مەسەڵەن تابلۆیەک لەگەڵ تابلۆیەک کەس بە جیاوازیەکان بکرێ تەسەور دەکەم وە پێشبینی ئەوە دەکەم کە بتوانێت زۆر سەرکەوتوتر نمایشەکانی داهاتووی خۆی بکاتن ئەگەر بێت و ئەو چەمکەشی تایبەت هەڵبژێرە لە پیشانگاکەی و ستایلەکەشی ستایلێکی هاو ئاهەنگ بێ لە سەرەتای یەکەمین تابلۆی کە نمایش دەکات لەگەڵ کۆتاییەکەی تێکەڵ چێشێک هەبێت و بتوانێت ئەوەمان نمایش بکاتن شتێکی زۆر باش دەبێت. سپاس بۆ پێشنیارەکە و زۆر سپاسدانەکەم ئەرکتان کێشا سپاسکە لە بەرنامەکەمە ئامادە بوون. سپاس بۆ ئێوە. بەرنامە ئەم هەفتەیەم کۆتایی هات خواتان لەگەڵ.